ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە دڵخۆشحاڵم بۆ جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تری دیالۆگ. ئازیزان، دوای ئەوەی کە ڕژیمی بەشار ئەسەد ڕۆیی وڵاتی بەجێهێشت بەرەو رووسیا، ئەحمەد شەرع هاتە سەرکار و ئەو کاتە باسی وایان کرد کە ئەحمەد شەرع سەرۆکۆمار یا ڕئیسی دەوڵەتە بە ماوەی کاتی. لەو ماوەدا چەند ڕووی داوە. تەبعەن ئیسرائیل حەملەی کردووە بۆ بەشێکی زۆر لە ناوەندە نظامیەکانی سووریا، هەروەها لە نێوان هێزە چەکدارەکانە تۆزێک ناکۆکی بووە، هەروانەی وا ئێستا ئەحمەد شەرع نوێنەرایەتیشیان ئەکات تا حەدێک، ئەوانیش بڕێک بە نەوعی هەڵسوکەوتی ئەحمەد شەرع ڕازی نەبوون و هەروەها کێشە و گرفت لەگەڵ ڕۆژاوا، بەشی خۆسەری کوردستانی ڕۆژاوا لەگەڵ دەوڵەتی ناوەند هەر بەردەوام بووە. دانیشتن بووە دیارە بڕیارنامەی هاوبەش نووسراوە، بەڵام زۆر جار ئەوانە نێژراوەتە ژێر پێ. ڕۆژی 5 مانگ ئەم مانگە مەجلیسی سووریا هەڵبژاردنێکی ڕاگەیاند کە ئەو هەڵبژاردنە بۆ خۆی زۆر جێگەی سەرنجە. هەروەها هەر لەم سەروبەندێشا چەند جار کێشە و شەڕ و ئاڵۆزی لە نێوان هێزەکانی سووریای دموکرات و دەوڵەتی ئەحمەد شەرع هاتووەتە ئاراوە. بۆ مەبەستە داوامان کردووە لە بەڕێز فەتحوڵڵا حوسێنی، نوێنەری ڕۆژاوا لە هەرێمی کوردستان کە بەشداری ئەو بەرنامەیە بێ. کاک فەتحوڵڵا گیان بەخێر بی بۆ بەرنامەیە. زۆر سپاس کاک مەحی، و سلام بۆ جەنابەت و بۆ بینەرانی کۆمەڵە تیڤی. زۆر سپاس. هەروەک لە پێشەکیەکە ئاماژەم پێکرد، کاک فەتحوڵڵا ڕۆژی 5 ئەم مانگە بووە بزانم ئەم هەڵبژاردنە کرا بۆ مەجلیس. ئەو هەڵبژاردنە زۆر جێگەی سەرنجە، بەشێکی زۆر هەروانەی وا خەریکن، ینی ئەیانەوێ ئەم هەڵبژاردنە ببەنە پێشەوە. 7 ئەندامی هەیە کە بۆ خۆی شەخسەن جۆلانی بۆ خۆی هەڵی بژاردووە، هەروەها 3 ئەندامی ژێرەوە هەیە کە ئەو کاروبارە بەنە پێشەوەیشە لەلایەن ئەوەوە ڕاگەاندراوە و لە 210 لە کورسیەکان یا لە سندەڵەکانی نێو مەجلیس 7 هەر بۆ خۆی جۆلانی دایانێ. سەبارەت بەم هەڵبژاردنە ئەگەرەکرێ بە کورتی باسکە جا دوایە چینە سەر پرسیارەکان. وەکو تۆ باسی کرد، یعنی ئەوە ئەنجومەنێک گەل نییە، ئەوە ئەنجومەنێک جۆلانیە، یعنی جۆلانی خۆی لە خۆیدا هەڵبژاردن کردەوە و ئەو هەرێمانە دەستنیشان کردەوە کە ئەو هەڵبژاردن لێ بکرێت. یعنی خۆ هەموو هەرێمێن سووری نەخشەیە سووریا پێ بابەند نییە، یعنی ئەنجومەنێکی خۆ ئەنجومەنێک گەل خۆی لە خۆیدا نە لە عەهدی حەرد و ئەسەدان تا عەهدی جۆلانی هیچ باندۆری نییە، نا بناوی ئەنجومەنی گەلە، بەڵام خزمەتی گەل ناکە، دایم خزمەتی دەسەڵات دەکات. لەبەر ئەواژی ئێمە بابەند نین بە ئەو هەڵبژاردنە، و هەڵبژاردنەی بڕاستی هەڵبژاردنێکی سەقەت بوو، تەمسیلا گەل و پێکهاتە و نەتەوەی سووریا ناکە، تاقەتەنیا یەک پێکهاتە تەمسیل دەکە، نوێنەرایەتی ئەوان دەکە کە ئەوژی پێکهاتەیە سنەنە، بەڵام هەموو سنەژی نوێنەرایەتی ئەوان ناکە. لەبەرگە نەخشەیە کە جۆلانی حکمی لێ دەکە، نەخشەیەکە زۆر بچووکە، تانگە، تەسکە، لەبەر ئەواژی جۆلانیی دزانەکە وەکو قۆناغەکە ئەنتیقالی نەتوانی بوو نەجاحات بینە. هەموو ئەو ئەزمونێن هاتن پێشە حکوومەتا دیمەژ بسەرۆکاتیە جۆلانیان ئەحمەد شەرع لە هەمیان دەفەشەلانی، ئەمەش یەک فەشەلێتی زیاد بوو لە فەشەلەکانی حکوومەتی دیمەژ. حکوومەتی دیمەژ مەسئولیەت لای نییە، سیاسیفەت نیشتمانی نییە کە ئەم وڵاتی پەرچەکری و سەر 5 هەرێمان کە جارێک دی بگەرینەوە یەک نەخشە کە بنابێ سووریا و بەڵام سووریا کە تازە نە سووریا بەعس کە ئیستا هەتەشەی هاتی شوونی، و نە سووریایە بەشار ئەسەد کە ئەمڕۆ ئەحمەد شەرع هاتی شوونی، و نە سووریایە کە عەلەویەکان حکم دکن ئیستا سنە حکم دکن. ئەم شێوەیە حکومە لە لای هەموو پێکاتە و نەتەوەین سووریا جێگای قبولکردن نییە. سووریا وڵاتێکی فرەنەتەوە فرەپێکاتەیە، ئەبێ هەموو
پێکاتە و نەتەوە وەکو وڵاتین ڕۆژئاوایی وەکو ئەمریکا تەکەزیر سەر دەکە وەکو خەڵکی سووریا تەکەزیر سەر دەکە ئەبێ هەمی شریکە بریارە سیاسی بن لە دیمەشق تا ئەتوانی بچارەنووسە سووریا ڕسم بکەن وڵاتێکی تازە دیموقراتی خوددان کەرامەت نە وڵاتێکی بێکەرامەت بە کە ڕۆژانە ڕایدارین دیمەشق لە ئەنقەرانە یانژی ڕایدارن ئەنقەرا لە دیمەشق ئەوە بکات بلەت و پێکاتەی سووریا نایە دوای 14 ساڵ لە شەڕ و ململانەی مەذهبی تاعاتی ئێوە ئەو هەڵبژاردنەتان بایکۆت کردیاک و هەر چونکی بەو جۆرەوە باس کراوە وتویانە بەهۆی ڕەوشی ئەمنیەوە سنووخەکانی ڕێی بۆ بەشی شمالی خۆراوای سووریە نەڕۆیشتووە تحریم کراوە ئێوە بۆ خۆتان بایکۆتتان کردووە یاکو هەر بەهۆی ئەمنیەتەکەەوە ئەو شتانە ناوینانە هاتوون بۆی ئەو سنووقانە ئەوە ئەحمەد شەرع بۆ خەبوهانە دەبینە بەڵام ئێمە کاتی بشار ئەسەدجی دوای دەستپێکا کریزە سووری دوای 2011 هیچ هەلبژاردنێک لە هەرێمن کوردی نەهاتە کرد لەبەر ئێمە حالەتی شەڕ دەبوون ململانە هەبوو مە بشەرعیەت نەدەزانی کە دیمەشق هەموو بریارێ خوا فەرزی سەر هەرێمێ مە بکرد بەر ئەواژی ئێمە بابەند بە بریاری ئەحمەد شەرع ژنین ئەحمەد شەرع نەسەرۆکێ سووریایی شرعية استهاتية وكو قناغة انتقالي بلا ما قناغة انتقالي تا لبر ايوا اما في بابن نين او بهانه بولا كهرم بالعكس في جوانا وهرمن روجافاي كردستان باكور وجلات السوري هرمن هري ارا من دهمو نقشه سوري باشا اگر ايوا بابيان اگر ايوا كاك محمد كاك فتح الله اگر واقعا ايوا پێتان وایە شەرعی نییە ئەوە لەلایەن خەڵکەوە نەهاتووە خۆجار چەند جار دانیشتوون لەگەڵیان بڕیارنامەتان واژۆ کردووە چۆن ئەو دوانە کرێ زیاتر ڕوونی بکەیتەوە یعنی ئێمە حەز دەکەن کە ئەو دیفاکتۆیە کە ئیستا دیمەشقایە بناوبێنکاری هێزە ناودەوڵەتی بەتایبەت ئەمریکا و فەڕەنساکە ئێمە ئەتوانی بن نەخشەڕەیەک پەیدا بکەن بۆ چارەنووس و ئایندەیە سووریایە داهاتوو سووریایە تازە دوای قۆناغا 8 دێسەمبەر و ئەو ڕێکەوتنە جنرال مزلوم عەبدێ لەگەڵ سەرۆکی کاتی سووری ئەحمەد شەرع واژۆ کرد بناوبێنکاری ئەمریکا و هەندێک هێزێ ناودەوڵەتی نەخشەرەیەک پەیدا کرد کە ئێمە ئەتوانی بن بێ قۆناغا ئەنتیقالی دە ئەتوانی بن مەناخەکی دروست بکەن ئەتوانی بن لێ تێگەشتنێن باش دروست بکەن نامازە کە ئەمڕۆ دوو هێز ناو سووریادایە ئەو هێزا کە دیمەشق بڕێوە دەبێ و ئەو هێزا کە باکوور وەلاتی سووریا بڕێوە دەبێ لەبەر ئەواژی ئێمە تا ئیستاژی ئێمە ڕێز بۆ واژۆیە خوا دەگرن و تا ئیستاژی دیمەشق بە پایتەختی خۆمان دەزانن و ڕۆژانە ئەتوانن بلێشاندەی مین یان لەشکەری یان سیاسی یان دیپلۆماسی لە دیمەشقن گفتوگۆ دەکەن لەبەر ئەوە چارەنووسە ملەتێکی کاملە نەخشەیەکە کاملە ئەبێ هەموو پێکاتە شوونی خۆیان لە ناو دیمەشق بە شریکە بریارە سیاسی بن ئەگەر وا بڕوە و سنە و ئەحمەد شەرع تاقەتەریا بۆخە فەرمان و بریار دەریکن و بچەسبینە سەر نەتەوە پێکاتەی سووریا مەجێگای قبولکردنیە لە سووریا وڵاتێکی پەرچەکریە دەروز هەرێمێوان هاتیە پاراستژ ئالی ئیسرائیل بە هەرێمن عەلەویەکان خەریکە ڕووس جارێک دی بگەڕێنە شوونێ خۆیان وان بپارێزن هەرێمە ڕێبەبەریا خۆسەر و ڕۆژئاوای کوردستان تێنە پاراستژ ئالی هێزە سووریا دیموکراتیکە و هەماهەنگیا وەرگەل هێزی ناودەوڵەتی هەیە بەر ئەوە ئەبێ ئەو لە تێگەشتنێن دەهێ ئازار هاتیە واژۆکردن ئەبێ ئەحمەد شەرع حکوومەتی دیمەشق مەسئولێکە گەورەتر نزیک ببە نابە هەلبژاردن بکرد لە سووریا ئەگەر نەرینێ خۆمان وەرنەگرە و ئێمە نەشریکێ یعنی ئەو تەحضیرات و ئامادەکاریان بۆ هەلبژاردن بکرد نابە کۆنگرەیەکی دامەزرینە ویان دەستورێک لەدار بخە ئێمە شریکی ئەو نەبن ئێمە قەتعاً دایم ئێمە ڕادگەین هەر شتێک لە ناو سووریا ڕووی بدات ئێمە شریکی ئەو بریارە نەبن قەتعاً پێ بابن نابن بەر ئەواژی ئەو شتێ وەهمی هاتیە دروستکرد سەوا دەستور بە سەوان هەلبژاردن بە سەوان کۆنگرە ناوخۆیی بە ئەوانە هەموو لایمە جێگای قبولکردن نییە و لای دروزا جێگای قبولکردنی بەر ئەواژی کەس پێ بابەت نابە و بەر ئەواژی ئەو لەبوو تەبگەرە ئەحمەد شەرع هەمیان تا ئێستاژی بۆ ناوخۆیە سووریا فشل هێناوە و نەجاحات نەهێناوە و سووریا بەرەو پەرچەبوونەکە حەقیقی دەڕوە بەڵێ لێرە چەند هەر نەک بەشی ڕۆژاوە لێ بگەڕین کوردستان بەڵام لە شوێنەکانی کە مەسەلەن بۆ نمونە لە عەزرا کە نوێنەرەکان لەوێ
ئەوەی وا دیاری کراوە 150 ئەندام دیاری کراوە بۆ ئەو مەجلیسە، بەڵام لە کالیجی هەڵبژاردننی حەلەب 700 ئەندام. مەسلەی کوردەکە لێگەڕین، بەڵام لەناو بۆ خۆی سووریەشا جیاوازیەکان ێزگار زۆرە. هۆکارەکەی چییە ئەو هەموو جیاوازیان داناوە بۆ ئەندامانی پارلەمان؟ لەبەر پلان و نەخشەیان لەبەر دەستی ئەوان نەخشەی و پلان حەقیقی نین. ئەوانە کاتی هەر هەنگاوەک دنێن نەبۆ ئارامی بۆ سووریا. دیارە ئەو ئەجندادی فەردی سەروان دەبن بتایبەت عەلی تورکیایە بۆ ئاژاوا لە سووریا زیاتر ببە، بۆ ئالۆزی لە سووریا زیاتر بە، بۆ نەرازیبوون زیاتر بە. يعني واتە ئەگەر حکوومەتی ئەحمەدی شەرەفبەر و فەشەل بچە سەبەبی ڕئیسی تورکیایە و سەبەبی ڕئیسی گەهشت کریزە سووری 14 ساڵان بخاینە جارێک دیکەش تورکیا بوو و کوالسیۆنێک 13 ساڵە لای خۆ بخۆی کرد بۆ خوا مسلمین و هەندێک چەتە و هەندێک گروپێن چەتەکە تا ئێستاژی لە شاری عەفرینی داگیرکرینە و خۆیان داگیر کردو تا ئێستاژی ئاژاوە دروست دەکەن لە عەفرین و سەرێکانی گرێسەتی و هەندێک کەرێمێن عەرەبی وەک جەرابلس و باب و عەزاز ئەمانە هەموو سەدەماوان تورکیا بوو تا ئێستاژی ئەحمەدی شەرە حکوومەتی دیمەشق نەتوانە لە ژێر کۆنترۆلا ڕایدارن ئەنقەرە دەربچێت بەر ئەواژی هەموو تشتێوان بێپلانن و هەموو تشتێوان هیچ هەنگاوەکە بەرەو چارەسەریە سیاسی نابە، بەرەو ئاشتی نابە، لەبەر ئەواژە قەنەعاتی مەدە ئەحمەدی شەرە یعنی ڕۆژ دوای ڕۆژ کاغذی خۆ ئەگەر بەدەستی وی هەبوون چەند سەگدا هێزی ناودەوڵەتی دان بە ئەو هەندێک هێزن ئەقلیمیجی دان بە ئەو هێدی فەشەلتینا ji ber ke hemû hêlkê xwe xistiye selka Enqerade û Enqere qet'an naxwaze hêminî istiqrar li Sûriya durust bibe, ji ber dixwaze destkeftiyên Kurdan tune be, peykeya Kurdan di Sûriyayê de hatû de zor zor lawaz zor biçûk be, ew jî xewneke. Tirkiya tiştê ji destê wî hat dijî Kurdê rojava bikaranî, gefên rojane, derûnên rojane, topbaranên rojane, سێ شارên داگیرکردی شارên کوردیش کوردستانە ڕۆژاوا، بەڵام تا ئێستاژی تورکیا چی قەزەنج کرد؟ قەزەنجە ئێستا مغازەلە ئەحمەدی شەرع دەکرد، بەڵام نەتوانە ئەحمەدی شەرع بچەسبینە وەکو سەرۆک سەر هەموو نەخشەیە سووریا. بڵێ هەر بۆ جۆرە بۆ خۆتان باسان کرد ئەو گوشارانەی وا لەلایەن فەڕەنسە و لەلایەن نەتەوە یەکگرتووەکان ئەمریکا هاتووەتە ئاراوە، ئێوە هەر هاتوچووی پایتەختەکان هاتوچووی دەمەشقەکان وە زۆر جاری پەیوەندی هەر لەگەڵ دەمەشق و لەگەڵ نوێنەرانی شەرع هەر لە ئارادایە. لە کۆبوونەوەی ئەم دواییانەی نەتەوە یەکگرتووەکان هەم شەرع بەشداری کرد و هەم سەرۆکۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان و لەوێش وا دیار بوو تا ئەندازەیەک ددان بە شەرعیەتدان بە سووریە درا. لەم دواییانەیشە هەڕەشەی دەوڵەتی تورکیا لە ڕۆژاوا هەیە بۆ ئەوەی ئەوە توتانە یعنی حکوومەتی ڕۆژاوای باکووری سووریە وتوویەتی کە ئێمە ئەمانەوێ حکوومەتێکی خۆسەری هەڕا بگرین، هێزی چەکدارمان بۆ خۆی ئەمێنێتەوە، بەڵام تێکەڵاوی هێزی چەکداری ناوەند نابێ. ئەو گوشارانەی تورکیا لە چه ئاستێکایەوە چەندە پشتیوانی نێودەوڵەتی لە پشتە وەکو ئەمریکا و شوێنەکانی تر؟ باوەڕیامە دەرچوونە ئەحمەدی شەرع بۆ نەتەوە یەکگرتووەکان و کۆمەلگەی گشتی نیویۆرک و خواندنە گوتارە سووریا نایەواتای هانەیە کە شەرعیەتەکە ناودەوڵەتی وەرگرە. شەرعیەتە ناودەوڵەتی پێش هەمووتیش ئەبێ خەڵکێتەوە پێکاتەیەتە و نەتەوێن لەناو سووریادا ڕازی بن، ئەوان خۆیان تەبسەرۆکی خۆ بزانی بن. بەڵام ئەحمەدی شەرع تا ئێستاژی نونەرایەتیە هاتەشێ دەکات و پاڵپشتیە تورکیا بۆ هەتەشێ و بۆ ئەحمەدی شەرع بۆ لاوازکردنە دۆزا کوردیە و مەسەلا کوردیە و پرسا کوردیە و دەستکەفتێن نەتەوا کۆ لە بەری سووریادا. ئەمەجی مەحالە بەردەوام دەکات. تورکیا خۆی دەدەزانێت کە 14 ساڵ عێریشی مەکرد و شەڕێ مەکرد تا ئێستاشی گەفان لەمە دەکە، یعنی وا دەزانێت کە سووریا یان دیمەشق ویلایەتێکە عوسمانیە. نا سووریا نەخشەیەکە جیایە، پێکاتەیەن جیا تێدا دەژین، تورک تێدا نین، نا بە ئەجنداتی ئەردۆگان و هاکان فیدان و کارن لەسەرمە بێ فەرقکرد و قەتعاً ئێمە قبول ناکرد. دیفاکتۆیەکە کوردی هەیە، واقعەکە بنابێ هەرێمە باکوور و وەلاتی سووریا
چەترەیەکە سیاسی لەشکری دیبلۆماسی جوباکی خەدەمی هەیە 5 ملیۆن کەس لەخوا دەگرە ژنێتە و پێکاتین سووریا ئەبێ ئەم پرۆژەیە بەرچاو بێتە گرتن ئەمە پرۆژەیەکە 14 ساڵ حیفاز لەسەر خۆکرد خۆی پاراست لە تیرۆر خۆی پاراست لە شەڕێ ناوخۆیی سلمە ئەهلی پاراست نەبوو هەرەشەیەک لەسەر وڵاتێن دراوسێ وەک جارجاران ڕایداری تورکیا ئەدعا دەکات بێت تورکیا تێ بگەژە وڵاتێکی تازە هەیە نەخشەیەکە تازە هەیە ناوی سووریایە ئەو سووریا ئەبێ هەموو سووریەکان چارەنووسێ خۆڕاستن بکەن نە ئەردۆگان چارەنووسێ مەڕاستن بکە نە هاکان فیدان ئەتوانە چارەنووسێ لەبەر ئەمانە نەتوان چارەنووسێ وڵاتی خۆڕاستن بکەن وەکو حقیقات تا ئێستا پرۆسەی ئاشتی لە باکوور و تورکیا تا ئێستا نەهاتیە سەرسکە لەبەر ڕایدارن تورکیا ڕۆژانە لێدوانن جیاجیادن بە تایبەت بەخشەلی واردۆگان و هاکان فیدان ئەمانە دیارە ناکۆکیە خۆ تەزدیر دکن بەرەو دەروی سینۆری خوا وڵاتی نزیک لایوان سووریایە یعنی سووریا کردێ شوێنێ ململانەی خۆی جاران شوێنێ ململای هەرێمی بوون بین نێوان و ئیران ئێستا شوێنێ ململای ڕایداری تورکیا خۆی لە خۆیە لەبەر ئەوە ئەبێت تورکیا تێ بگەیشە وڵاتێکی جیا هەیە و چارەنووسە سووریا ئەبێ پێکاتە و لەتەوێ سووریا ڕەسم بکە و کورد ئەوێ دیفاکتۆیە هەری گەورە بن و خوددان بریارە هەری گەورە بن لە سووریایە داهاتوودا تورکیا رازی بە ئەردۆگان رازی بە بەخشەلی رازی بە رازی نەبن ئەوە ئیشێ خۆیانە ئەمە وڵاتێکی جیایە مەدەریبەیەکە گەورە دانیە بە زیاتر لە 17,000 شەهید دانیە و تا ئێستاژی دەستمان واڵایە بۆ ئاشتی بەڵام سووریایەکە دوای خۆنەغا بەعس ئەبێ وڵاتێکی تازە بە تعدیلی بە لامەرکەزی بە هەموو پێکاتە مافێوان هەندێک دەستورێکە تازە دەبێتە چەسپاندن و نووسی دەوری ئیسرائیل ئەو جۆرە کە ئێمە ئازانین ئیسرائیل زۆر دژایەتی ئەو هەڵسوکۆتانی کردووە تورکیە کردوویەتی هەم لەمەڕ مەسەلەی فەلەستین و حەماس و ئالەوانە کە ئەوان پشتیوانی حەماسیان کردووە بەشێک لە ئەندامانی سەرکردایەتی حەماس لە دەوڵەتی تورکیە نیشتەجێن و لە لایەکی تریشەوە ئەو دەستێوەردانانەی تورکیە ئەتوانێت هەڕەشەیە بێ بۆ سەر ئیسرائیل دەوری ئیسرائیل لەم بابەتەوە چۆنەوە چەندێک لەگەڵ ئێوە هاواهەنگی کردووە لە سووریا یعنی ئیسرائیل وڵاتێکی تازە هاتیە سەر خات بۆ نەخشەیە ڕۆژهەڵاتە ناوین بجددی بگوارە و ئەو گوهرتن بکل تاکید و بەرژەوەندی هەموو نەتەوە پێکاتێن هەرێمە ڕۆژهەڵاتە ناوین بە ڕۆژهەڵاتە ناوین ئەمە زیاتر لە نیوسەدەکە لەژێر يعني دروشمێ دیکتاتۆریەکان و سەبدادێن سیاسی هەبوون بەندەرەی هەرێمی بەر ئەوە ئەو گوهرتن کە ئەمریکاژی ئەو مەجالەدای ئیسرائیل کە دەستی والا بە بۆ گوهرتن پێمان باشە کە ئەتوانین پاڵپشتیە پێکاتەیە بۆ پێکاتەیە دروست بکە کە کاتی بەرامبەری کۆمەڵکوژیەکە گەورە بوو ژعالی چەتەیەن و سوپایەن جۆلانی و ئەحمەد شەرع پێکات لەبەر ئەواژێ يعني انسياتيفا إسرائيل بو سوريا انسياتيفا يعني تقاطع نابل قال انسياتيفا تركيا دخوازم ما في كسا كيتنا بطاقتنا ما في السنة هبا بلام إسرائيل فاربشتيا دروزة كان دكا إما وكو كورد فاربشتيا علوية كان دكا فاربشتيا دروز دكا فاربشتيا السنة جي دكا أكاد بشكي راستقينا بش بروسيا سياسي والسياتيفي وان اجتماعي سوري بن نا السياتيفي وان تركي بن لبر أواجي إسرائيل السرخطة إسرائيل وطن نراتيا أمريكا دكا له تفكير سربازي ده بلهم سر أصل سياسي أمريكا خلوستي واضح إنه الروم بونا برانبري سوريا برانبري نتواكل برانبري أو ركبتنا كهاتا كتل بين جنرال وبين شرع ده البر أواجي يعني تشتد إسرائيل دكا شرعيتك ده هي لبرق بو شرعيات بو تركيا هيا بو جاران بو إيران هبو بو روسيا هبو بو إسرائيليا نماذج بيكاتيك دروزن كوسر إسرائيل دزان إسرائيل السيري واندك وكو حوالاتية وكو يعني شريك دروزة كان إسرائيل لبر أواجي تشت لم تبقرن بلد ناف سوريا ده قناعات مدة ونلبر جوانديات تركيا بالتركيا بجديد شهر دصار بس وردان كر بلام غيري خرابي ودمار وكشتن ودربدري تشتك نبو بلام باقي ما شاوران بكن أم دستي ولاي إسرائيل دستي أمريكا أم ريقا بيدراوا بزاني بنكا دمين ده هاتو ده چیز براسته ناکو کین اسرائیل و ترکیه هيا بلام ترکیه براستی بویه تورا بورا تیروریستی تیروری دندره روجلات
بەر ئەواژی هەموو چەتەکانی جەبهەت النوسرە ئەم کە ئێستا حکمی دیمەش دەکەن 2012 دەیویستی خۆماکردن 2014 بناوێ داعش عێریشی مەکردن ئەمانە هەموو لە تورکیا داعما لۆجستی و نەخشە و خەرائەت بۆوان هاتبوون تابینکردن بۆ عێریشی ڕۆژاوای کوردستان بکەن و هەرێمی عەلەویەکان بکەن. ئێستا تورکیاژی وازەحە دعمای بۆ سنە وازەحە بەڵام دعما ئیسرائیلی بۆ دروزان وازەحە دعما رووسیا بۆ عەلەویەکان وازەحە و تشتێ باژی دعما هێزە ناودەوڵەتی ئەمریکا بۆ کوردستان. ئەی پەیوەندیەکە لە چ ئاستێکایە پەیوەندی ڕۆژاوا لەگەڵ ئیسرائیل لە چ ئاستێکایە؟ هیچ پەیوەندیەکی ڕاستەخۆ لەگەڵ هیچ وڵاتێکی نییە. شاندەیەمە ڕۆژانە وڵاتی ڕۆژاواییە بەڵام تا ئێستا هیچ شاندەیەکمانە سەردانی ئیسرائیل کردە و نە پەیوەندیên مەژی هاتنەکردن و نە هەفتیتنژی هاتنەکردن بەڵام وڵاتێکی چۆن هەموو وڵات ماف دەدن خوا دەسوەردانی کریزە سووریا بن ئێمەژی سێر دەکەن کە شەرعیەتێک بۆ ئیسرائیل هەیە دەسوەردانی کریزە سووریا بکەن نەمازە کە محافظەی سوێدا واتە دروزەکان ببەشێکی ئەمنی قومی ئیسرائیلی دەدات. بەڵێ بەو جۆرەوە پلاندانراوە بەڕێز مەزلوم عەبدی ئەوێ سەردانی هەرێمی کوردستان بکەوە چاوی بە بەڕێز مەسعود بارزانی بکەوێ. هەرێمی کوردستان چێنە کە توانی کاریگەری ببێ لەسەر ئەو وەزعی وا ئێستا لە ڕۆژاوای کوردستان هەیە؟ هەرێمی کوردستان هەرێمەکە کوردیە استحقاقەکە نەتەوی کوردیە دەستورە عێراق هەمیشەیی داهاتیە چەسپاندن لەبەرەوە و دەستکەفتەکە گەورەیە بۆ ببوورە بۆ نەتەوا کورد لە هەر چار پەرچەی کوردستان نزیکبوون ئەمەش هەرێمی کوردستان نزیکبوونەکە زۆر نۆرمالە کە ئەم پیتادەکمەی کوردستانی هەبە پەیوەندی ڕۆژاوای کوردستانی لەگەڵ هەرێمی کوردستان زۆر باشە گەل یەکێتی نیشتیمانی کوردستان گەل پارتی دیموکراتی کوردستان هەموو حزبێن سیاسی کوردستانی سەوان حتا کوردێن ینی پارتیên سیاسی ڕۆژهەلاتی کوردستان پەیوەندی لەگەڵ هەمیان باشە بەڵام هەرێمی کوردستان ئەتوانە ڕۆلەکە باش بلیدا خپلەکی وی گەرانێکی وی سیاسی و دیبلۆماسی هەیە لە چه بابەتێکەوە کاک فتحوڵڵا لە چه بابەتێکەوە ئەتوانێت سەر ئاستی دیبلۆماسی ئەتوانی بن ینی مەسەر هەندێک وڵات تایبەت تورکیا دایم کوردی ڕۆژاوا دەبینە هەرەشە لەسەر ئەم ناوی تاقەتەنیا هەرێمی کوردستان ئەدوان وان تێ بگینە کە تورکیا تێ دەگێ بەڵام تورکیا حەز ناکە خۆ بزانی بەکە ئێوان تێ دەگەین یانی دەزانە کە ئێمە هەرەشە سەراوانین بەڵام تورکیا زۆر دەترساش دەستکەفتێن کوردان چۆن تا ئێستاژی تورک و ڕایدارن تورکیا دەستکەفتێن کوردان باشووری کوردستانژی قبول ناکەن تا ئێستاژی دەبێژن باکوڕی عێراق وەکو دەستوریژی قسەیەکە دەستوریژی بەرامبەری کوردان یان دیفاکتۆن کوردی تورکیا قبول ناکەن جنوساید ئەگەر سیاسی لە باکوڕی کوردستان دەکات گەفێن ڕۆژانە جاران لەمە دەکات تا ئێستاسی گەفێن دیبلۆماسی مەترۆی سیاسی لەمە دەکات بەڵام هەرێمی کوردستان ئەتوانە ڕۆلەکە باش بکە کە پەیوەندی ینی ناپێکاریەکە باش بینە ڕایدارên کورد ڕایدارên ڕێبەریا خۆسەر ڕێدارên قەسەدی بکەوت ناپارێ ڕایدارên تورکیادا کە توانی بن لێ تێگەشتن بینی وان دروست ببە لە بنەمازە کە سینۆرێکی کراوە بینی خۆمان و بینی تورکیا هەیە ڕۆژاوای کوردستان بەڵام تورکیا تا ئیستاژی مەدەبینە هەرەشە ڕاستە تا ئیستاژی لێ تێگەشتن دەبن ئەمدیتن دەبن بەڵام تورکیا تا ئیستاژی دچاوی دژمناتی سێری کورد و سێری نەتەوا کورد و سێری قەسەدی دەکە بەڵام تورکیا قەنەعەتی بدە نەچارە پرۆژەی کوردی قبول بکە نەچارە دیفاکتۆی هەیە قبول بکە نەچارە قەسەدی قبول بکە نەچارە ڕێبەریا خۆسەر قبول بکە نەچارە نەتەوا کورد قبول بکەژن ئەو نەتەوا کورد زیاتر لە 20 ملیۆن ناو تورکیا دەشێت ئەبێت تورکیا پێش هەموو تشتی کوردن لە ناو کوردستانە باکوور قبول بکە تورکیا نەچارە هەموو ڕۆژهەلاتە ناوین بەرەو گۆرانکاری دەڕوا مەحالە تورکیا بەرەو گۆرانکاری نەڕوا ئەگەر نەڕوا تورکیاژی بەرامبەری هەرەشێن گەورەیە یعنی هەرەشێن گەورە واتە نەتەوەیەکە ئەبێ مافێخوا وەرگرە دیموکراتیت لە تورکیا معدومە لەژێر سفرە ئەبێ دیموکراتیت بێتە ئاراوە تاقەتەنیا حزبك حکم دکا یەک فەرزیە حکم دکا و دەوڵەتە خۆل حکم دکا کە ئەوژی بەخچە لێ بەڵام ئێستا ئەم کاتەدا لە بەرگە وڵاتێکی زۆر قەیرانی وان هەبوو قەیرانی خۆ دەروی سینۆر دەردەکردن ئێستا قەیرانی وان هاتیە ناو سینۆری تورکیا و ئەبێ بینی خۆیان چارەسەر بکەن و ئاشتیەکە باش لەگەڵ کوردێن باکوور بکەن و ئاشتیەکە باش لەگەڵ دراوسێ خۆ بکەن تایبەت کوردێن ڕۆژاوا ئەنجا خەتوانی بە تۆزە کێملی ناو تورکیا دەبێت
ئەو باسی پرۆسی ئاشتیە هەرچەند باسەکەمان زیاتر لەسەر وەزعی سووریەیە چەندێک کاریگەری لەسەر ئێوە هەیە ئەو جۆرەوە لە تورکیا دەسەڵاتدارانی تورکیا ئاڵێن ئەبێ هەموو ئەو هێزانەی وە پەیوەندیان لەگەڵ پارتیکرێکارانی کوردستان هەیە هەمووە بێت چەکەکانیان دابن و لەو پرۆسی ئاشتیا ئەوانی شمولی ئەوانی شەکە چەندێ ئەوە بۆ ئێوە هاتووەتە پێشەوە یا ئەسڵەن چاو لە مۆزوعاکەن یعنی پرۆسی ئاشتی بڕاستی بۆ هەموو کوردان باشە بۆ کوردی هەر چار پارچەی کوردستان باشە پەرچەی هەری گەورە لە باکووری کوردستانە و پرۆگرەمی هەری گەورە تورکیا تێدا لای کوردە سەر کوردن پەرچەکانی دیکە لەبەراژی نەجاحەتە ئەو پرۆسەیە واتەیە دەستکەوتن کوردان هەندێک باکووری کوردستان دروست بە ئەگەر پەیوەندیان کوردان و تورکان هەندێک تورکیا و کوردستانە باکوور دروست باش ببە ڕەنگێکی ئۆتۆماتیکی پەیوەندی ڕۆژاوای کوردستان و تورکیاژی باشە بەر ئێمە سینۆری مەلگەل یەکەیە بەڵام ئەو پرۆپۆگەندایان کە ڕۆژانە ڕایداری تورکیا بۆ کاتی من ئەبێ قەسەدێ سیلاحی خۆدەینەوە و قەسەدێ نەزا چ قەسەدێ هێزەکە جیایە قەسەدە هێزەکە نیشتمانی سووریە کوردن عەرەبن سوریانینە حتى تركمانن ارمنيين همو بيكاتي باكور وجرات سوريا همو شريك خسارات سوريا كيربحنا 17000 شهيد نوي واتيهاني طاقتنيا كردن وعربن همو شريك اخوانا كالجر شبار شار ودجي تيرور شار كانوا حتى دجي دولتها تركي شار كانوا بل تركيا بهان جار ايدي شيء مكري تركيا نشاره فبوغهر نشاره اشتيه بتشسبين اشتوانيه كنا خوي بك اشتوائي القلد راوسي خو بك نشاره تركيا بام افلازيه السياسيه والعسكريه تولي بردوامي هبه همو نخشك برو غورانكاري دروات قناعات من تركيا على بلز او جو غورانكاري بالسياسات فقط بله پێم خۆشە لەسەر وەزعی ئێستەی ڕۆژاوا باس بکرێ شەڕ و پێکدان بووە لەو ماوەیەدا لەگەڵ هێزەکانی ناوەند سووریە ئێستا وەزعەکە چۆنە؟ يعني چەند ڕێکەفتنە جێگەل ئەم برادەرانە بکە لەبەرگە بریار لایوانیە بریار دایم لای تورکیە هەر ئاژاوە دروست دەبات يعني پێش دوسێ ڕۆژ دوو گەرەکێک کوردی خانەشین کە لە ناو شاری حەلەب دووەم پارێزگای گەورەی پارێزگای سووریا لە کەو شاری حەلەب هەردوو گەرەکێک کوردی خانەشین يعني دۆ پێش کراوە دوای ڕێکەفتن هاتەکردن ئەمڕۆ جارێک دیژی عێریشی ئەو هەردوو گەرەکانە هاتەکردن ئەمڕۆ جارێک دیژی ئەو چەتەکانی سەر بە تورکیا عێریشی دەوروبەری بەندابات تشرین بکەن يعني لەبەرگی ئاجنداتی تورکیا ناخوازە هێمنی دروست بە ناخوازە ئەو ڕێکەفتنی هەرە جێبەجێ بن لەبەر ئەواژی دایم ئەو گروپێن چەتە کە سەر بە تورکیانە ئێمە پێ ئەلین عناسری بەردای ئەوانەی منفەلت کە نە پابەندی یاسا نە پابەندی ڕێکەفتنەکانن حەز دەکەن دایم ئاژاوە دروست بکەن ئەوجی ئەنجامە سیاساتên تورکیایی و دەسوڵدانای تورکیایی بێهەمپا لەندرێک کریزە سووریادای و بێئینسیاتیڤ بوونا حکوومەتە شام کە تا ئێستاژی خاضعە و زەلیلە بەرامبەری بریارێن ئەنقەرە لەبەر ئەواژی شەڕوێ هەر هەبە بینی هەردوو ئالیاندا بەڵام هەر ڕێکەفتنژی هەنە بەڵام دیارە نە وزارەتە بەرگری دیمەشق و نە حکوومەتە جۆلانی نەتوانن ئەو گروپێن سەر بە ئەنقەرە بە ببینن ژێر کۆنترۆلا خۆ ژێر بریارێ خۆ ئەمە بەستەوەیە کە هێزەکانی جەولانی بۆ خۆیان ڕاستەوخۆ لەو شەڕانە بەشداری ناکەن بەڵکو ئەو گروپە بچووکانن و جەولانیش ناتوانێت کۆنترۆڵکەن مەبەستانەوە یارێ ئەوەیەژی و گروپێن جۆلانی بخۆشی ئەو شەڕانە خۆ بەگرەوەندی جۆلانی چییە بەگرەوەندی جۆلانی بەگرەوەندێکی رادیکالیە دەرمایە قاعیدەنە بەدەیان ساڵ سەری خەڵک و بڕینە و تالانیکردنە و دزیکردنە بەڵام ئەمڕۆ دیفاکتۆری حکوومەتی بەش دەکەن ئەمەجی حەقیقەتە کابێ بزانێ بنیانێ ئێمە لەگەڵ مەلایکەتا دانوستاندن ناکەن کات ئێمە دانوستاندن دەکەن لەبەرگە هێزی ناودەوڵەتی ڕشدن لەسەر کە ئێمە ڕێکەفتن بکەن کاتێ ڕێکەفتنجی دەکەن ئەبێ ئێمە ئەستحقاقات ئێمە هەبن ئێستا حکوومەتەکە کاتیە ئەم حکوومەتێک کاتی ئەبێت گەڕێکەکە بەڵام حکوومەتێکی دایمی نییە بەڵام ئەو ئەزمونێن بەرامبەری شەرات هەمیان لە پەشەلان هێزی ناودەوڵەتی کاتی دوای 8 دسەمبەر هاتن دیمەشق هێزی ناودەوڵەتی هەموو وڵاتی ڕۆژاوای سەردانەتی بەشکردن با بزاری بن ئەم بەگرەوەندی رادیکالی چون ئەتوانن حکوی وڵاتێکی ئەلمانی وەک سووریا بکەن بەڵام تێ نەگەشتن دەرفەتێک چانسەکدان بۆ ئەوان بەڵام تێدا فەشەلانێ نشونە هێمنیە بینێ شەڕێکی براکوژی دروست کرد نشونە
ئاشتیە بینە ناو سووریا تو ئێریشی دروزەکان کرد ئێریشی هەرێمی عەلەویەکان کرد دوایی هاتە ئێریشی هەرێمێ مەکرد ئەگەر نەجاحەت بەهانە ئێریشی ڕۆژاوای کوردستانجی بکرد بەڵام ئەمانە ئەجندات ئێوان وازە ئایا ئەجنداتی هێزە ناودەوڵەتی سەروان ئەبێ زاڵ بن یان ئەجنداتی تورکیا ئەبێ تێبگەن تورکیا وڵاتێکی یعنی خەتەرە لەسەر هەرێمی بتایبەت خەتەر لەسەر هەموو نەخشەیە سووریا لای تورکیا گرنگ نییە کە سووریا پەرچە لای گرنگە کورد دەستکەفتێ وان نەبە بەڵام ئەمەجی مەحالە بێ تورکیا تێبگە یانی ئەبێ ئەحمەد شەراجی تێبگێ ئەگەر نا ئەحمەد شەرا چانسێوی نامێنن لەبەر ئەحمەد شەرا ئەبێ هێمنیە دروست بکە ئەبێ یعنی دیموکراتیەتی دروست بکە کەرامەتی دروست بکە دوای 14 ساڵ بەڵام ئێستا دژمناتێکە یعنی ئەشکەرە بینی سنە و بینی دروزەکان هەیە یعنی دژمناتێکی ئەشکەرە بینی سنە و بینی عەلەویەکان هەیە ئەبژی ئەنجامێن سیاساتی ئەحمەد شەرع بوو و پێش ئەوژی ئەنجامێن سیاساتی هەردوو ئەسەدا لەبەر ئەوا بێ ئەحمەد شەرع سیاسی فەکە تازە لای هەبە ئەگەر نا یعنی کات بەرامبەری ئەحمەد شەرع نەمایە بەڵێ دوایین پرسیارم تازە بە هەر بگەڕینەوە سەر مەسەلەی هەڵبژاردننی مەجلس ئەو هەڵبژاردنە ئەگەر بیسەلمێنێت و دوایەوە بڵێنەوە نوێنەران هەڵبژێدراونوانە و بەڵام کوردیشی تیانە هەر هەڵبژاردن لە کوردستان نەکراوە تەبەن بایکۆت کراوە چۆن ئەتوانێت بڕیار بدە ئایا بڕیارەکانی چەندێک ئەرێنیە بێ بۆ یا چەندێک کەتوانێت کاریگەری لەسەر مەسەلەی کوردستان ببێت لە ڕۆژاوە بە کورتی بایتر دوایین پرسیارە فەرموو نا جارانجی پەرلەمانی سووریا بریارێوی بریارنی نەمولزەم بوون ئەو بریارن وەهمی بوون بەڵام ئەم جارە هەر بریارنی وەهمیتر ئابن لەبەر ئەمانە نونەراتی هەموو پێکاتێن سووریا ناکەن و چ بریارێک لە دیمەش دەربچە قەنەعاتێ بد نە هەرێمێ ساحەل و نە هەرێمێن دەروز و نە هەرێمێن ڕێبەبەریە فەسەر نە ڕۆژاوای کوردستان پێ بابند نابن لەبەر ئێمە نەشریگەی ئەوانن بە دەنگی خوا نەدای بکەس نونەرێ مەجی تێدەنینن و نەمە بریاردایە کە ئێمە ئەم هەڵبژاردنە بکەن لەبەر ئاواژی ئێمە کاتی شریکێ هیچ بریارێک نەبن ئێمە بابندی بە ئەو فەرەزیات و ئەو ئەنجومەنەژی نات بەڵێ زۆر سپاس بەڕێز فەتحوڵڵا حسێنی نوێنەری ڕۆژاوا لە باشووری کوردستان زۆر سپاس کاکمەتی زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەو جۆرە هاتینە کۆتایی ئەم جارەی بەرنامەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەتە خوازم